بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست چەند جارێک لە شکستی نووسینەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان لە ئێستادا هەوڵێک لە ئارادەیە بۆ دووبارە زیندووکردنەوەی پرسی نووسینەوەی دەستور لە هەرێمی کوردستان. بەو مەوەستەش لە هەفتەی ڕابردوو نێچیروان بارزانی سەرۆکێرم سەردانی لایەنە سیاسیەکانی کرد و لەو بارەیەوە گفتوگۆی لەگەڵکردن. لە بەرنامەی ئەمڕۆ قسە دەکەین بۆچی 28 ساڵ هەرێمی کوردستان خاوەنی دەستور نییە، ئەی چۆن بەرەوە چووە، دەستور دەتوانێت پانتایی ئازادی ڕادەربڕین و شەفافیەت و سەروەری یاسا بەهێزکات یاخود بە پێچەوانە دەستورێکی خراپ ئەمانە بەرتەسک دەکاتەوە. لەم ساڵدا هەرێمی کوردستان ئایا دەبێتە خاوەنی ڕەشنووسی دەستور و بۆەوەی کە کێشەکان بە تەواوەتی یەکلا بکرێتەوە و جۆری سیستەمی سیاسی یەکلا بکرێتەوە و بخرێتە ڕاپرسیەوە؟ لەگەڵمان. دوای چەند جارێک لە شکستی لایەنەکان بۆ نووسینەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان لە ئێستادا هەوڵێک بۆ زیندووکردنەوەی پرسی دەستور لە ئارادا. لە هەفتەی ڕابردوودا نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی هەر یەک لایەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتووی کرد و پرسی دەستوری لەگەڵیاندا تاوتوێ کرد و جەخت لە زەروریەتی بوونی دەستور بۆ هەرێمی کوردستان کراوەتەوە. نووسینەوەی پرۆژەی دەستور لە ڕابردوودا جێی مشتومڕی گەورەی لایەنە سیاسیەکان بووە و پێ ناچێت ئەم جارش زیندووکردنەوەی پرسی دەستور ئەنجامێکی ئەوتۆی هەبێت. لە ماوەی 28 ساڵی ڕابردوودا چەند جارێک لیژنەی ئامادەکردنی دەستور پێک هاتووە، بەڵام دوجار بەهۆی ناکۆکی لایەنەکان لەسەر جۆری سیستمی سیاسی پەرلەمانی یان سەرۆکایەتی شکستی هێناوە. بۆ یەکەمین جار لە ساڵی 2002 پەرلەمانی کوردستان لیژنەیەکی بۆ نووسینەوەی دەستور پێکهێنا، بەڵام کارەکانی بێئەنجام بوون. دواتر لە خولی دووەمی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2006 لیژنەیەکی نوێ بۆ نووسینەوەی پرۆژەی دەستوری هەرێم پێکهات. سەرنجام لە حوزەیرانی 2009 پەرلەمانی کوردستان پرۆژەی دەستوری پەسەند کرد، بەڵام دواتر بەهۆی داواکاری ئۆپۆزیسیۆن نەخرایە ڕاپرسیەوە. لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان جارێکی دیکە پرسی دەستور هاتەوە بەرباس. لیژنەیەکی 21 کەسی بۆ نووسینەوەی دەستور دروست کرا. لیژنەکە لە مانگی 5 ساڵی 2015 دەست بەکار بوو، بە پێیڕەوی لیژنەکە دەبوایە لە 3 مانگ کارەکانی تەواو بکات، بەڵام لیژنەکە نەیتوانی لەو ماوەیەدا کارەکانی تەواو بکات. دوجاریش بەهۆی کێشەی سەرۆکایەتی هەرێم و ناکۆچی لایەنەکان پەکخرا. بەهۆی ناکۆکی پارتی و یەکێتی دوای 28 ساڵ نەتوانراوە هەرێمی کوردستان بێتە خاوەنی دەستور. لە ئێستاشدا لایەنەکان بۆ چوونی جیاوازیان لەبارەی سیستمی سیاسی هەرێمی کوردستانەوە هەیە و پێ ناچێت بەم زوانە هەرێم ببێتە خاوەنی دەستور. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. بۆ قسەکردن لەسەر مستە میوانداری بەڕێز عەدنان عوسمان ئەندامی لیژنەی پێشووی ئامادەکردنی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان بۆ ڕاپرسیمان کردووە. کاگادنان بەخێر بێن، سوپاس دەبوونتە. زۆر سوپاس. بەر لەوەی کە بینە سەر ئەو هەوڵی کە ئێستا دەستی پێ کردووە بۆ دووبارە زیندووکردنەوەی مەسەلەی دەستور، سەرەوە بکەین بۆچی دوای 28 ساڵە هەرێمی کوردستان دەستوری نییە، یاخود کێوە کارەوەی کە هەرێم دەستوری نییە؟ سپاس کاک حەکیم. وڵات معلومە ئەو دەسڵاتی کە لە ئەو ماوەی کە جناوت باسیەکە 28 ساڵە کە حاکمی مطلقی کوردستان بن و پەرلەمانیان بەدەستەوە بوو، یاسای زۆریشان دەرکرد و هەر لە کاتێک لەو کاتانەش لە 92 ئامادەکاری بۆ دەرکردی دەستورەکرا. ئەوان هۆکاری سەرەکی بوون لەوەی کە ئەم دیارە ئەهمیەتی دەستورەکەیان لانەبەوە، ئەمیش زوو فریای ئەوە کەوتن کە بە شەڕی ناوخۆ و دابەشکردنی دەسڵاتە نێوانی هەردوو لاکەتر زمینەیەکی نالەبار بوو تاکو 2005 و ئەوانە دوای ڕوحانی ڕژێمیش دوای ئەوەش پلکانە محاسەسە و بەغدا و دابەشکردنی پۆستەکان لە نێوان خۆیان و ئەوانە، یعنی دەستور کە عادەتەن بۆ تەسیسکردنی هەر سیستەمێکی تازە گرنگترین شتە، ینی گرنگترین ئەولویەترین شتە خراوە پراوێزی ئەولویەتەکانی ترەوە. بەزڕنگی خەڵکبایی چۆن هەرێمی کوردستان بەڕێوە چووە 28 ساڵ بەبێ دەستورۆک وەکو چی وایە، ینی کە هەرێم بەڕێوە بچێت بەبێ دەستور؟ ئەخۆی ئەگەر بێتە سەرەوەی 28 ساڵی تریش دەتوانێت بە پێ دەستورەکە من کات، ینی ئیدامە بەخۆی بداتەوە ئەوانە، چونکە تۆ کۆمەڵی یاسا هەیە بۆ نمونە لە زۆر لەو بوارانەی کە دەستور
شمولیەکات یاسا زۆر هەیە تو بۆ نمونە سەرۆکایەتی هەرێمی یاسایی هەیە ئەنجومەنی وەزیرانی یاساییە پەرلەمانی یاسایی هەیە بوارەکانی تری بەڵێ ئازادیەکانە ڕۆژنامەنووسیە چی ئەمانە هەموو بەشێکی زۆری یاسای خۆی هەیە ئەم یاسایانش کە کۆیەکەیتەوە دواتر لە تێڵکێش لەگەڵ هەندێک ترا بەڵام قسەکە لەسەر چیە لەسەر ئەساسی مۆزوعەکەەوەیە کە یەکەم تۆ پرسی دەسوور چۆن سەیرەکەی پێت وایە چییە چ موقعیتێک و چ پێگەیەکی هەیە شتێکە بەس بۆ جوانکاری یا بڵێ فراغێکە پرەکەیتەوە یان ئەیکەی بە دەستوورێکی ئەساس یعنی با بڵێن ئەیکەی بە کتێبێکی دایکی هەموو یاساکان و کاری لەسەرەکەیت و لەسەر بنەمای و دەستورە ئیشەکەی ینی تێگەیشتنی سیستەمی حکومڕانی لە کوردستانە بۆ دەستور پرسیارە ئەسڵەکە لەوەدایە چۆنە تێگەشتنەکەوەندەی کە دیارە بۆ تەنە جوانکردنی سیستەمەکەیە کلێشەیە لاوەکیە زانی کاک حەکیم نەک هەرێمی کوردستان ینی عێراقیش عێراق ینی ماندووبوونێکی زۆر کرا جووتێکی زۆر کرا شەڕ و ململانەیەکی زۆر تەڵاوتماتێکی زۆر هەبوو بۆی دەسووری عێراقی بنووسرێت و کوردیش بەشدار بووانە بەڵام دواتر بەشێکی گرنگ لە دەسووری عێراقیش بە هەمان شێوە فرامۆش کراوە تەجمیت کراوە ینی ئەو دەستورە هەندێک جار بەکاری دێنرێت و کولا تەقریب سەڵاتەکەیە باخەکەی تری تەواو ناکەن زۆر لە وڵاتەکانی تریش دەستوریان هەیە عێراق لە زمانی سەدام حوسێن چه دەستوری هەبوو لە زمانی مەلەکیە و لە زمانی جمهوری ئەوانە دەستوری هەبوو سووریایی بەشار ئەسەد و حافظ ئەسەد دەستوریان هەبوو مصر دەستوری هەبوو یعنی دەستور هەبووە لە هەندێک وڵاتیشە بەڵام یا کاری پێنەکراوە تەنها ئەو کاتێک ویستویانە یان لە قازانجی خوانە بوو کاریان لەسەر کردەوە بۆیە لە مهمترین شتەوەیە کە تۆ چۆن سەری پێگەی دەستورەکەی یعنی دەستورە خەیتە سەروی هەموو شتەکانەوە و وڵاتەکە لە چوارچێوەی ئەو دەستورە داڕێژیتەوە یان دەستورەکە لە چوارچێوەی وڵاتەکە یعنی وڵاتەکە خرێتە خزمەتی ئەو هەیکەلەیە کە لە دەستورەکە هاتووە یان دەستورەکە خرێتە خزمەتی ململانی سیاسیەکانی نێو هەیکەلی دەسڵات باشە پێ دوای دەستورەکە شەر بۆیە بخرێتە خزمەتی حیزب و دەسەڵاتداران هەر بۆیە لە کوردستان ئێستا بازۆکێک کە لە سەدا هەفتەیە یاسانی کرد لە پەرلەمان دەرچوون جێبەجێ نەکراون ئەو تەنها دیاسەن ئەوکو بڵین کێمە خاوەن دەستوری ژنی ئەزانی کاک حەکیم تۆ سیر کە ئەو دەستورەکە وەسیقەیەکی زۆر گرنگە وەک باسمان کردایکی هەموو یاساکانەوەوانەیە بە باڵای ینی لە پرسی گرنگی حکومڕانیدا بە باڵای ئەو کاتت دانراوە یعنی حسابی ئەوە نەکراوە 10 ساڵی تر 15 ساڵی تر یا ئەو کەسێک کە تۆ بۆ نمونە داتناوە سەرۆکی هەرێم بێ سەرۆکی وەزیران بێ چی بێت خوا نەکردە بە هەر حادیسەیەک کۆتایی بە ژیانی دێ ئەمری خوا کاشتێکی واکە ینی تقریبا هاتوون جلێکیان دووری بوو ڕێک بە باڵای ئەو کەسێک کە ویستویان سەرۆکی هەرێم بێت و چەند خولێک کە سەرۆکی هەرێم بێت ینی عقلێتێکی ئاوها ناتوانێت دەستورێکی باش دەستورێکی دیموکراسیانە دەستورێکە لە چوارچێوەی مراعاتکردن و ڕعایەتکردنی پرینسیپە ئەساسیەکانی دەوڵەداری بێت بەرهەم بێنێت ینی ئێمە باسی عێراقم کرد بۆ نمونە تۆسی دوو خاڵی گرنگ ئەگەر بە کورتەکەی باز بکەم لە دەستوری عێراقی کە زۆر گرنگ و فەرامۆش کراوە مۆزوعی فیدرالیەت یعنی عێراق ئەگەر بیچۆڕیت دووشتە فیدرالیەتەوە نییە لا مرکزیت لە ئەنجومەنی پارێزگاکان و لە دانانی پارێزگار و پۆستەکە مەحەلیەکانەوە بێت ئەو تەجمیت کراوە بە پێچەوانی دەستورەکە تەجمیت کراوە لا فیدراڵەکەش بینیمان دروست نەکرا هیچ عقلیبێکی لە عێراق دروست نەکرا هەر ڕێگری شەکرێت لەوەی کە ئەقالی مەجلیسی ئیتیحادی گرنگترین دام و دەستگایە بۆ وڵاتێکی فیدرالی هەر باسیشی نەماوە لە کولەکەی تەڕیشا کوردگوتانی باسیشی نەماوە کەواتە بەشێکی گرنگ لە دەستورەکەش تەجمیت کراوە و کاری لەسەر ناکرێت و بە ئارەزوی خۆیشیان تەویلیەکەن باش بەس لە ماوەی ڕابردوو لیژنەی زۆر پێکاتەوە بۆ نووسینەوەی دەستور لە 2002 لە 2006 بڵێن لە 2009 دەستورەکە خرای ڕاپرسیەوە دوایی لە بەرداواکاری ئۆپۆزیسیۆن بڵێن پەرلەمان پەسەندی کرد بەڵام نەخرای ڕاپرسیەوە لە 2015 بەڕێستان و 20 کەسی تر لیژنێکتان پێکەنە بۆچی لیژنەکەی ئێوەش هیچ ئەنجامێکی نەبوو وەکو ئەوانەی ڕابردوو ئەوەی ئێمە لە بنەوەی بەهەڵە دروست کرا ئەو لیژنەیەوە لیژنەیەک بوو کە من پێم وایە ڕێی خۆم وایە ئەو کاتیش ڕێی وا بوو کە نیەتێکی جدی لە پشتی ئەو لیژنەیە نییە ینی نیەتێکی جدی نییە جەوێک دروست بوو کەشوایە دروست بوو نزیک بوونەوەی گۆڕان لە پارتی نزیک بوونەوەی گۆڕان لە لایەنەکان حکوومەتێکی هاوبەش دروست بوو سەرۆکایەتی پەرلەمان بەدەستی ئۆپۆزیسیۆنی جارانەوە بوو ینی ترکیبەی ئەساسیەکەی ئێمە لە حکوومەت بووین ینی گۆڕان و لایەنەکانی تر هەموو ئۆپۆزیسیۆنی جاران لە حکوومەت بوون کەشوایە دروست بوو کە ئێتر ئەمە پێیان وابوو بە خێرایی تەوافقی شەکرێ لەسەر دەستورەکە لەسەر خاڵە ئەساسیەکانی دەستورەکە بەڵام لەوان نەبوو ئەو لیژنەیە جارێ بە هەڵە دروست کرا هەڵەکەی لە چیدا بوون و کە دەڵێ هەڵە دروست کرا بەڵێ ئەزانی ئەو لیژنەیە ئەبووە دروست نکرایە ئەبوایە پێشەوە هەموو شتێک لیژنەیەکی حزبی باڵا لەلایەنە سیاسی گرنگەکان لەگەڵ کۆمەڵی فەقیهی قانونی
ئەکرێ بێلایەن بن فەقیهی قانونی و ئوستازی زانکۆ لە بواری دەستوری ئەوانە کە لەخوا بەزیابی زۆرمان هەیە لە کوردستاندا یعنی حزب سیاسیەکان زایدن ئەوان ئەمە لیژنەیەکی هاوبەش بوویان بۆی حەسری خاڵی خلافمان بکردە ئێمە لە نەوەتەکانەوە خلاف هەیە لەسەر کۆمەڵێک بابەتی ئەساسی بەتایبەتیش لە دوای 2000ەکانەوە بەتایبەتریش ئەو دەستورەی کە ویستیان لە 2009 بخرێتە ڕاپرسیە و فشار نەک لەسەر داوە لەسەر فشاری ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی تر و هەتا عێراق و ئەوانیش دەخوریان کرد ئەو دەستورە ڕایگیرا ینی نەخرا ڕیفراندۆمەوە بخرێتە ڕیفراندۆمە دەنگی شیە ناچووکەیەکێتی پارتی و کاتیان توانی دەنگی باشی بۆ بۆکردنەوە خۆشبەختانە نەخرایە ریفراندۆمەوە یعنی تۆ ساڵانێک لەو هەوڵانە کۆمەڵی ئیشکالەتی گەورە هەبوو و ئۆپۆزیسیۆنیش لە 2008 و 2009 پەنجەی خستبووە سەر خاڵە ئەساسیەکان بەتایبەتیش ئێمە لە 2014 و 2015 بە ورتر قسەمان لەسەرەوە کرد و خاڵی خلافەکان چیە کەواتە تۆ خاڵی خلافەکان ئەگەر حەسێکین بۆ نمونە 20 لە سەتی کۆی دەستورەکە ماتەکانی دەستورەکەی پێکێنە مەفروض وایە لژنەیەک مەطبەخێکی سیاسی لەلایەنە سیاسیەکان و کەسە ئەساسیەکانی حزبەکان ئەگەر کەسی یەکەم وایە منە نازانم ئەگەر لە بیرت بیانە هەر ئەو کاتانە وتارێکم نووسی بە ناوی با کاک مەسعود و کاک نەوشیروان لە لژنەی باڵای دەستور بن یعنی خۆیان قاچیان لەناو لژنەیە بێت و ئەگەر مباشریش نەبێت لە پشتەوە مەطبەخی سیاسی بن ڕۆژانە لەگەڵ لژنەکە کۆبن وەکۆی لە بەغدا کرا وەکۆی لە عێراق کرا هەموو قادە سیاسیەکان هەموو سەرکردەکانی حزبەکان مەطبەخێک بوون لە پاڵ لژنەکەوە دائنشتن ڕێکە کەوتن لەسەر خاڵە ئەساسیەکان سیستەمی حکومڕانی موقعەتی دین ئازادیەکان فیدرالیەت چییە نەوت ئەمانە ڕێکە کەوتن خلافیان هەبوو دائنشتن چەندین مفاوەزاتی ماراسۆنیەکرا دوای کە ڕێکە کەوتن ئەیاندا بە لژنەی سیاغەکردنەکە لژنەی سیاغەکردنەکە دایڕشتەوە ئەبای لە کوردستانیش بۆ شێوەیە بە مطبەخێکی سیاسی لایەنە سیاسیەکان زایدن کۆمەڵی فەقیهی قانونی ئەوانە بۆ داڕشتنەکە و بۆ هاوکاریکردن ئەمە کە تۆ گەیشتی بە نەتیجەیەک دواتر ئیدەی بە لژنەی سیاغە ئەو لژنەی سیاغەت بە شێوەیەکی دەست و ئوسولی بە گوێرەی دەستورەکان بە گوێرەی ئەو دەستورانی کە لە عالەمایە داهێنە ڕشتەوە و خاڵە خلافەکان لە ماوەی ئەو سێ مانگی کە پەرلەمان داینابوو بە ئاسانی لە ماوەی مانگێکە نەک سێ مانگە ئێمە ئەمانتوانی ببین بە خاوەن دەستوری ئەگەر نیەتی جددی هەبوایە باش بەزە کاتێتی جددی نەبوو 2015 کەەوە لیژنێکی 21 کەسی نەبوو لە ئاسی بەرزە حیزبەکان پاڵپشتی نەبوو یاخود بۆ ئەنجامی نەبوو لیژنەی ئێوە هەڵۆشاوەوە بە فەرمی بۆم باس کردی ئەی تەمان خۆی ماواکەی سێ مانگو تەمدید نەکرێت هەڵۆشتێتەوە بۆم باس کردی بۆچی شکستێنە یەکەم ئەو لیژنەیە دەبایە دروست نەکرایە ئەسڵان وەک باسم کرد مەطبەخێک دروست بکردایە ئەم لیژنەیە ئەگەر دروست بکرایە 21 کەس نەبووایە 5 کەس بووایە 7 کەس بووایە بۆ سیاغەکردن بۆ داڕشتنەوە بەڵام داڕشتنی دانانی هەیکلەتی دەستورەکە و بەتایبەتیش حەسرکردنی خاڵە خلافیەکان ئەمە ئەبوایە لە مطبەخە سیاسیەکە کە لە کەسایەتی ئەساسیەکانی ئەم وڵاتە ئەوانەی کە خلافیان هەیە و ڕوئیی جیاوازیان هەیە بۆ پرسی سیستەم پرسی حکومڕانی بۆ نمونە پرسە ئەساسی گرنگە کە سەرۆکی هەرێم لە پەرلەمان بێ لەناو خەڵکەوە بێت دەسڵاتەکانی سەرۆکی هەرێم دەسڵاتێکی تەشریفاتی بن وەکو بەغدایە دەسڵاتێکی نیۆبەنیۆ بن یا دەسڵاتی فعلی و حەقیقی مجموعەیە خاڵی گرنگ و لایەنەکان بکەوتیان کە تۆ ئەمان نەهاتوویت ئەوە کردەوە لژنەیەک تەشکیلەکەیت و بە لژنەکەیش ناڕێ تۆ سەیری ئەگەر ئەو یاسایە بکەیت کە پەرلەمان دەری کرد لە 2015 لەسەر ئەو مۆزوعی پێکەنانی لژنەکە لژنەکەی ئێمە بەڵێ ویسیە کەسێکە وردەکاریتیان نییە بۆ نمونە پێت ناڵێت چ ڕەشنووسێکەکەی بە ئەساس تۆ جارێکی تر دەستورێک ئەنووسیتە بە یا پیاچنەوە بۆ ڕەشنووسەکەی بڵێ ئێمە جارێکی تر لە سفرە دەستمان پێ کرد کە پێویست ناکە یعنی تۆ ئێمە مەژغول بووین بە سیاغەکردنی 70 مادەی دەستور لە ماوەی ئەو سێ مانگە بەڵام خاڵە ئەساسی عقدەیەکان هەر نزیکیشی نەبووینەوە بەڵێ پرسی سیستەم وەکو پەرلەمان بڵێ موقعی پەرلەمان حکومڕانی ئەنجومەنی وەزیران لا مرکزیت ئەمانە خاڵە گرنگە ئەساسیەکان بوو ئێمە ئێشتا نزیکی نەبووینەوە بەڵام خۆمان نووساندبوو بە کۆمەڵی خاڵەوە کە هەشتا لە سەتی هەرچی دەستور هەیە لە عالەمات تەنانەت لە دەستوری وڵاتەکانی تریشەکە بەناوی دەوڵەتی ئیستبدادی و دەوڵەتی تاک حزبی وانێشە ناسراون هەشتا لە سەتی یا هەفتا لە سەتی با ئەگەر مبالەغەنەکەین هاوبەشە هەمووی ئەو قسە گەورانە و قسە جوان و بری قوباقانەکرێت لەسەر ئازادیەکان و لەسەر کەس نابێ بگیرێ دەگەر هینی قانونی نەبێ و نازام چی ناکرێت و ئەم قسانە هەموو یەکرێت لە هەمویان هەیە لە زمانی حزبی بەعسیش ئەو فقراتانە و بڕگانە بووە کێشەمان لەسەرەوە نەبووە کەسمان هیچ لایەنە کێشەی لەسەر هەفتا لە سەتی ئەو دەستورە و ڕەشنووسەی کە قرار بوو لە 2009 بخرێتە ڕیفراندۆمە کێشەمان لەسەری نەبووە بەڵام ئەو خاڵانە ئەساسیانەی کە علاقەی بە سیستەمی حکومڕانی و خلافمانە بوو لە مای ئەو سێ مانگە هەر نزیکی ئەو مۆزوعان نەبووینەوە ئەو ماوەی کە کێشەی سەرۆکاتی هەرێم دروست بۆ کارێەوە نەبوو لیژنەکەیەوەش ماوەکە درێژ نەکراوە چووکە لە 2015 سێ جاری تری چوار داری تریش تەمدید بکرایەتەوە ناگەیشتین بە نەتیجە
ئەوەستا جامدە بوو لەبەرەوەی جارێ هەمووی مافی ڤیتۆیە بوو بۆ نمونە ئەگەر پارتیەک ئەوان حەوت کەس بوون ئەگەر پارتیەک لەو لیژنەیە یەکێکیان نەکار هەمووشان بی وتای من ئەبێ سەرۆک ئیلا ئەبێت ناو خەڵکە هەڵبژێرێت لایەنەکانی تریش بڵێن نەخێر ئەبێ لە پەرلەمانەوە هەڵبژێت کەواتێ من ناگەن مەرەجێ بە ساڵ و بە 2 ساڵ و بە 3 ساڵی کە تۆ مافی ڤیتۆت هەبێت و پێشتر حزب سیاسەکان اتفاقیان لەسەر ئەو خاڵە ئاساسیانە نەکردبێت لژنەی داماوە چی بکە لژنە کابرا ئەڵێ من قبولم نییە بەو شێوە مافی ڤیتۆیشیە کەواتە لژنەکە ئۆتۆماتیکیان تعتیلە بێت بۆیە من پێڵێم ئەو یاسایی کە دانرا بۆینەکە دەبایەت زۆر تەفاسیلی تیا بۆی ئیشی لژنەکە حەسریشی بکردایە بیوتایە ئیشی لژنەکە سیاغەکردنی ئەو خاڵانەیە کە لایەنە سیاسەکان گەنە ڕێکەوتن تایدا من پێم وایە بە ماوەی 2 هەفتە یعنی با بڵێن سێمانگەکە بە ئیسراحەت ئەمانتوانی دەستورێکی زۆر باش دەستورێکی زۆر دیموکراتیانە بەرهەمبێنین بەڵام دواتریش هەر پرسیارە ئەسلەکە ئەمێنێتەوە عیبرەت لە جێبەجێکردنی خودی دەستورەکەی لەبەرەوەی ئەم وڵاتانە نەریتێکی زۆر گەورەیە هەیە لە جێبەجێنەکردنی دەستور و تعتیلکردنی دەستور و پێشێلکردن و تەجمیدکردنی دەستوریش دەستور ئەنووسێت دەستورێکی جوان و باش و پوختە نووسێ بەڵام دوای خێتە سەر ڕەفەوە لایەنە سیاسەکان کە باڵادەست بوون بە ئارەزووی خۆیان حکومڕانیەکەنەوە لە عێراق بینیمان لە وڵاتەکانی تر لە هەموو شوێنەکان ئەوەیە لە وڵاتی سبدادەکان لە وڵاتانی کە ڕقابەی بۆ نمونە ڕقابەی پەرلەمانی لاوازە بۆ نمونە ڕقابەی دەسڵاتی دادوەری لاوازە بۆ نمونە هەیئەی ئەوەی پێوتێ محکەمەی دەستوری کە فەصلی هەموو منازعات و کێشەکانەکان لە دەسڵاتەکانە لە مەسائلی دەستوری ئەوانە ئەگەرەوە لاواز بوو ئەگەر توانای نەبوو ئەگەر حزب تەعینی کردبێت و داینابێت و لەژێر ڕەحمەتی ئەوانە بێت ئێمانە هەموو خاڵگەلێکن کە واکات ئەو دەستورە ئەساسی ترین شت ئەوەیە کە بڵێ عیبرەت لە جێبەجێکردنی دەستورەکە مەفروض نییە دەستور بچێتە بابی ئەوەی کە جێبەجێکرێ یانە دەستور کە چوە ڕاپرسیەوە و دەنگی هێناترە بێت جێبەجێ بکرێ هەموو خۆی بگونجێنێ لەگەڵ دەستورەکە نەک دەستورەکە خۆی بگونجێنێ لەگەڵ واقعی سیاسیە باش ئێستا بڵین دووبارە دەستورەکە پرسەکە هاتووەوە بەرباس سەرۆکێرێن سەردانی لایەنەکانی کردووە هیچ ینی تەوقیت هێنانەوە بەرباسی دەستورەکە هیچ تێدایە هیچی تێدا دەبینی کە لەم بۆ هاتوتەوە بەرباس زەروریەتە پەیوەندی بە دۆخی عێراق پەیوەندی بە چیەوەی بڵین وڵی زین چۆنە کاک حەکیم مەوزوعی زەروریەت ناتوانم بڵێم ینی دەستور گرنگ نییە دەستور پێویست نییە پێویستە ئەکیت بەڵام پرسیارە ئەسلەکە جارێکی تر ئەو دوو فەرعی لێ بێتەوە کام دەستور چۆن دەستورێک و چۆن چەند پابند دەبی پێیەوە چەند پابند دەبیت تۆ ئێستا لە وڵاتێکی هێشتا ئەنجومەنی وەزیرانەکەی ئەطرافێکی ناکە دژە تیرۆری هەیە کە ژیان و هینمان بەدەستیەوێتی ئەم دژ بە ئەو بینەکە ئاسایشمان هەیە دژ بە یەکی نەکەن حزبمان هەیە مؤسساتی چەکداری ئەومان هەیە جا ینی پرسیارەکە ئەوەیە کە چەند لایەنەکان پابند دەبن بە دەستور و چ دەستورێک ئەنووسین وەکو ئەگەر بڵێن وڵا هەمومان پابند دەبین پێیەوە بۆ دەستورەکە بێتە ئێمە هەمومان خۆمان بە گوێرەی دەستورەکە گونجەی نەک دەستورەکە بە گوێرەی ئێمە و با بڵێن دەستورێکی دیموکراسیانەی باش ئەنووسرێت کە لە خزمەتی ئازادیەکان بێ لە خزمەتی دابشکردنی دەسڵاتەکانە بێ لە خزمەتی تەدەخل ینی بەهێزکردنی سوڵتەی قەزایی بەهێزکردنی پەرلەمان بەهێزکردنی سیستەمی حکومڕانی شەفافەتێکی زۆر لە مۆزوعی ئازادیەکان و مافی ئینسانەکان و مافی ئافرەت و مافی پێکهاتەکانی نێو کۆمەلگا لە خزمەتی ئەمانە بێت ئەو گرنگە چۆن گرنگە دەستورەکە گرنگە بەڵام پیتەکە ئێستا دووبارە زیندووکردنەوەی چی لە دەخوێنرێتەوە ینی من بۆ خۆم وڵی ڕاستەکەی مفاجئ بوو لام لە پرێکە ئەم مۆزوعی هاتە پێشەوە ینی زمینە سازیەکی ئەو تۆی بۆ نەکراوە چەند ساڵێکە تەجمید کراوە لە پرێکە ئەمە دێتە پێشەوە حکمت لە مۆزوعە چییە حکمەتەکەی لە پشتیەوە چی دەبینی وڵی من حکمەتەکەی زۆر پێم وانی هەنگاوێکی زۆر جددی بێت چونکە پێم وانی ئەم ماوەیە نزیکایەتیەکی تەواوی تا دێت دابڕانەکە بەتایبەت لە نێوان دوو هێزە گەورەکە کێکێتی و پارتیە تێگەیشتیان لە مەسەلەی حکومڕانیش و لە پەیوەندیەکان و لە بەغدا و لە چی و لە چی و لە کۆمەڵی مەلەفاتە تا دێت دوورەکەن جاران زۆر نزیک بوون ئێمە دووربووین لێ ئێستا لەناو حکومەتە تەبانین ینی کەشوایەکی لەبار نیە لەناو حکومەتە ڕووکەش تەبان بەڵام بەرژەوەندەکان ئێستا تا دێ بن بە دوو حکومەت تا دێت دوو مەملەکەتە تا دێت دوو مؤسسەیە تا دێت دوو ئیمارەتە دوو نازانم چییە ئەمە بۆیە لە ئێستادا لەم کەش و هەوایە باسکردن لە دەستورێکی ئاوا ینی پێش هەموو شتێک ئەبێ زمینە سازیکی زۆر باشی بۆ بکرێت تەفاوماتێکی زۆر هەبێت لەسەرەوە بۆی تەجروبەکانی کرد دووارە نەبنەوە کە حیزبەکان کۆ بنەوە چیەمە زمینە ئەبێ حزبەکان کۆ ببنەوە و هەر حزب ئەساسیەکان ئەملانی کەموانی کرد لە پەرلەمانە حزوریکی بەقوتی و ئەوانیان هەیە لەگەڵ کۆمەلگای مەدەنیە زۆر گرنگە لەگەڵ بڵێن مختصینی بواری دەستوری لە کوردستانە فەقیهەکانی بواری دەستوری و ئەوانە لە کوردستانە لەگەڵ ئەمانە هەموو کۆبیتەوە و ئەو خاڵانی کە خلافن لە ئێستا حەسریکەی بۆ خاڵی خلافەکان لە ژنەیەکی باڵای کاریگەر خاوەن بڕیار دروست بکەیت
ئەمانە کە توانیان بگەن بە نەتیجەیەک و ئەوانە ئەو کاتە ئەیدەی بە 3 کەس بە 4 کەس بە 5 کەس بە عین ئێمە ئەو کاتە کاتی هینەکە بۆ هەر بۆ خۆشی بۆ هین پێمانەوتنەوەم کاکە ئێوە ئەم چەند خاڵەمان بۆ یەکلاکەنەوە طبعا بە ئەو کاتە بە برادرانی پارتیمان وتمان باقیەکەی ئێمە تەسلیمی ئێوەیەکەن بە کۆنترات بە هەفتەیەک بە ئێمە سەریشی ناکەین باقی خاڵەکانی تر ئێوە داڕێژن بەڵام ئێمە ئەمە خاڵە خلافەکەمان لەمەیە خاڵە خلافەکەمان لەسەر شیتر نییە متفقین هەمومان لەگەڵی هەمومان هاوڕین لەسەری بەڵام ئەمە خاڵە ئەساس ئێستاش ئەگەر جارێکی تر تۆ کار لەسەر ئەمە نەکەی مانەتە هەم کار کوشتنە هەم مەشغوڵکردنی فەزای گشتیە بە پرسیەک و بە مۆزوعێک و ئەوە کە بۆ خۆم تا ئەم ساتە وەختە دڵنیام لەوەی کە ئێستا دەستورێک دروست بدانین و مانگێکی تریش بیخێنە ڕاپرسیەوە 1970 بێنێ وەکو هەندێک لەو ڕاپرسانەی کە لە کوردستانە کراوە دواتر هەر بە دەردی دەستورەکەی عێراق چێت و جێبەجێ ناکرێت و تاقی دەکرێت باشە بەس ئێستا بڵین لایەنەکان لەگەڵ ئەوەی سەرۆکی هەرێمە دەبێت چۆن مامەڵە بکەن چونکە سەردانی کردبوون داوای لێکردنی جا لەبارەی سیستەمی حکومڕانیشەوە ئەولانەی کێستە بەشدار لە حکوومەت ئێستا جیاوازێک هەیە بۆ نە پێشتر بەرەی ئۆپۆزیسیۆن بەڕوونی داوای سیستەمێکی پەرلەمانی دەکرد پارتی داوای سەرۆکایەتی دەکرد ئێستا و جیاوازی هەیە بڵێن پێم وانە گۆڕانکاریێکی زۆر لە عقلێتەکان ڕوویدا بێت لەوانەیە ئێستا بەرژەوەندەکان ناو خودی حیزبەکانە گۆڕانکاری بەسرا هاتووە ئێستا استقلابەتەکان گۆڕانکاری بەسرا هاتووە هەر بۆ نمونە بانەخێک واضح قسە بکەین مادام باسی دەستورە چووکە بێ ڕوون بینوە ینی تۆ جاران ویست سەرۆکی هەرێم کاک مەسعود بەرزانی بێت و تقریبا بەشێکی زۆر لە دەسڵاتەکە یاسای سەرۆکایەتی هەرێم کاتی خۆی لە 2005 کە دانرا ڕێک بە مەقایس و معایری کاک مەسعود دانراوە بۆ ئەو دانراوە ینی کەسێک دانراوە ناوی کاک مەسعود بەرزانیە و یاسای ژمارە یەکی سەرۆکایەتی هەرێمان 2005 یان بۆ کاک مەسعود داناوە بەو شێوەیە لە دەسوورەکەیش هەر هەمانە ئەو یاسایە جێبەجێ دانراوەتەوە لە ڕەشنووسی دەسوورەکە جایتر وەکو خۆی دانرایەوە ئێستا ئەقتابی تر دروست بوون کاک مەسعود لە مؤسسەی حکومڕانی باشری لا چوو لە غیر مباشرێ کوڕەکەی هاتووە پێشەوە ئێستا گرنگترین دەستگا کە ئەنجومەنی وەزیران لە بەردەستی ئەوایە ئێستا خلافێک لەوە هەیە کە ئەنجومەنی ئاسایش کاتی خۆی ئێمە ئەمانویست ئەنجومەنی ئاسایش و هێزی چەکدار لە چوارچێوەی ئەنجومەنی وەزیران بێت ئەوانە ئەوە دەخل لەبەر کاک مەسعود سەرۆکی هەرێم بوو ئەوە دەخیر ئەم مؤسساتانە پەیوەندیەکان ئاسایش پێشمەرگە ئەمانە بێ لای سەرۆکی هەرێم بێت ئێستا سەرۆکی هەرێم کاک مەسعود نەماوە کوڕەکەی ئەنجومەنی وەزیرانە کاک نێچیروان سەرۆکی هەرێمە حتمما ململانیە دروست بووە لەسەر سەلاحیەتەکان ئێستا تقریبا هاتوونەتە سەر مەزەبەکەی کۆنی ئێمە تنازع پەشیمان بووینەوە یان ئەوان هاتوونە سەر ئەڵێن نەخێر با ئەم دەسڵاتە گرنگانە با لای ئەنجومەنی وەزیران بێت لەبەر ئەنجومەنی وەزیران دەسڵاتی تەنفیزیە لە وڵاتە ناکرێت بەشێکی لا بێت و بەشێکی لا نەبێتوانە هەندێک دەسڵاتی کەم لای سەرۆکی هەرێم بێنێتەوە ئیشتیهاداتی گۆڕاوە بەرژەوەندەکان موقعی کەسەکان نەماوە گۆڕانکاری بەسەر هاتووە لە ناوی کێتیش بە هەمان شێوە لەوانەیە یەکێتی ئێستا چای لەسەرەوە بێ سەرۆکی هەرێم لا ئایندەدا سەرۆکی هەرێم بۆ نمونەگەر گۆڕانکاری لە سەرۆکایەتی عێراق عەرەب وەری بگرێت سوننیە وەری بگرێت پارتی بێ وەری بگرێت یا شتێکی تر سەرۆکایەتی هەرێمیش لە احتمالی بەر بیکتی بکەوێ بەر لایەنێکی تر بکەوێت ئەوانیش لەوانەیە تێگەیشتیان بۆ سەرۆکایەتی هەرێم ئەوانە بگۆڕێت و ینی هەنی گۆڕانکاری لەم ڕوویداوە تا دانەنشیت و تا ئەو لەژنە باڵایە پێک نین و تا نیەتەکان تێنەگەی کە وەک باسم کردومە مەفروض وایە دەستورێک بنووسی بۆ ئایندە بۆ ئەم 1-2 ساڵە نییە نا بۆ کاک حەکیم و بۆ عەدنان و بۆ فڵانی دانانی بۆ کاک قوباد و بۆ کاک نێچیر و بۆ فڵانی دانانی تۆ بۆ ئایندەیەکی دانەی کە ئەمانە لەوانەیە خوانەکردە بمرن نەمێنن لە ساحەکە کەسی تر بێتە پێشەوە مەفروض وایە دەستورێکی داهێن بێت دەستورێکی جامد بێت قورس بێت گۆڕانکاری تایدا ئاسان نەبێت بەڕاپرسی نەبێت بەڵام لە تۆ لە ئێستاکە هێشتا عقلەتەکان ناخوێنیتەوە هێشتا نازانی چ نیەتێک هەیە یعنی 2015 تا حدێک شتێک نزیک بوونەوە بوو وەک باسم کرد ینی نزیک بوونەوەیەکی حتا سیاسی توانم بڵێم فکری لەسەر حکومڕانی باسی چاکسازیەکرا تەبەنی کراوانە ئێستا تەباعد ئێستا یەکترازان بەقوتە زۆر بەهێزە لە نێوانینەکە بۆیە زمینەکەی زۆر لەبار نبینم تەوقیتەکەی ئالۆزە بینم زۆر نیەتێکی جددی لە پشتی مۆزوعەکە نبینم پێشم وانە مۆزوعەکە بە گەرماوە گەرمی بێ بەڵام دیوێکی تریشی تایە ئەوەیە کە لە سبحان الله لە هەولێرەوە هەر تەرحێکا کرێ تر ئەم لایەنانە ئەوەندەیان پێخۆشە لوژنە تەشکیل وکرێ و ئەندام بنێرن و دوو کەس بنێرن بۆ لوژنەکە و دوای ئەوەندە کاکەمە پرسی دەستورە ئەمە یاسایەکی معمولی و ئاسایوانە پرسی دەستورە دایکی هەموو یاساکارە مەفروضایە زۆر بە جدی بگری مەفروضایە لە جاتی ئەوەی تۆ ئەندامێکی خۆت ئەندامێکی ئاسایی یا قانونیەکی خۆت لەگەڵ ڕێزمە تەوان بۆ ئەندامەکان و بۆ کەسەکان
بەڵام لەبەرەوەی ئەو ناتوانێت حل و فەصلی ناکات حزبەکە نوێنەرایەتی خەڵکەکان نوێنەرەتی قیمێکی فکری سیاسی و تێگەیشتنێکی دیارێک ئیجتیهادێکی جیاوازەکە لە مۆزوعی دەستورە مەفروضە ئەهلی قرار ئەمانە حل و فەصلکەن دوای ئەیدەم بە کەسانێک کە داڕشتنەوەیکی تروانێ بکەن بۆیە من جددیەتی تیا نابێنم لایەنەکانیش پیان خۆش لە هەولێرەوە کە پیانەوە ترێ بە کەسێک بنێرن دوو کەس سێ کەس نێرن وەکەوەی ئەمە شتێکی زۆر ئاسایی بێ و لژنەیەکی عادی بێت باشە بەس هیچ هەندێک زانیاری نەفەرمی هەبوو سەبارەت بەوەی کە بۆ نمونەیەکێتی لە بەرامبەر وەرگرتنەوەی سەر و کۆمار ئەو سەر و کۆمارەکەی مسۆگەر بکاتەوە لێرە پرۆژەی دەستور بە دڵی پارتی بنووسرێتەوە پێ دوای شتێکی وا لە ئارادا بێت بڵێ بەشێکی زۆر لەو یاسایانەی کە دانراوە لە کوردستانەوە باسم کرد بە گوێرەی ئەشخاصەکان دانراوە بە گوێرەی ئەوەی کە دانراوە سبەینێ کێ بێتە سەر و کۆمار سبەینی کێ بێتە سەرۆکی هەرێم کێ بێتە سەرۆک وەزیران ئەوانە بە گوێرەی ئەوە دانراوە مەسلحەتی حزبەکانی ژواکات یعنی پەیوەندی بە موسسەوە نییە یعنی شخصەکان لا نادەن بڵێن ئەم شخصانە واردە نەمێنن لە ساحەکە خوا نەکردە لەوانەیە فەوت بکەن یا شتێکیەوە بکەن با ئێمە بێ هەیکەلە دانین بۆ موسسات دوای کە هەیکەلەکە دانا ئەنجا ئەکرێت ئەنوانەکانی بۆ بکرێت ئەمنان ئەو زەیدنا عومەر عەلینا وەلی بەڵام ئەمان نا ئەمان جارێ عەلیەکیان هەیە وەلیەکیان هەیە عەمرو زەیدێکیان هەیە بیرەکەنەوە ئەمە لەکوێ دانرێت کە لەوێدامنا سەلاحەتەکانی چییە کە ئەمەم کرد بە سەرۆکی هەرێم ئەی سەلاحەتەکانی چیە بێ ئەی ئەمەم کرد بە سەرۆکی وەزیران سەلاحەتەکانی چی بێ شەڕێکی گەورە لەسەرەوەیە ینی ئەگەر بۆ نمونە سەرۆکایەتی هەرێم لە ئایندەدا بیکەتی بزانێ بەری یەکێتی کەوتووە یا گۆڕان بزانێ بەر گۆڕان کەوتووە یا کۆمەڵ بزانێ بەر کۆمەڵ کەوتووە حتمما شەڕێکی گەورە لەسەر سەلاحەتەکانی سەرۆکی هەرێمەکە تۆ گەرنتی پێ بدا بڵێ ئەم حزبەی تۆ سبەینە تۆ کاندیدی تۆ بێتە سەرۆکی هەرێم هەلە ئێستا شەڕە گەورەکەی لەسەر ئەوە بێت و واز لە شتەکانی تر دێنێت پارتی بە هەمان شێت تۆ پێ بڵێ سەر و کۆمار بەیانی ئەوە بێت بەڵام سەرۆک وەزیرانەکەی هەرێم لای تۆ ئەمێنێتەوە شەڕی گەورەکە لەوەی کە هەموو دەسڵاتە تەنفیزیەکان لە هەرێمی کوردستانە بڕۆتە لای سەرۆک وەزیران باش بەزەم جارە مەسلەی ئەوەی کە یەکلاکردنەوەی سنووری هەرێم ئەگەر پرۆژەکە لە حاڵی دەبێتەوە بەرباس زۆر قورس نییە یەکلاکردنەوەی سنوور و باسکردن لە مەسلەی ڕاپرسی و ئەوانەش چونکە خۆشیان لە ڕێفراندۆمەکە پاشگەز بنێتەوە ڕەنگە لە ئەوەی پرۆژەی بڵێن ڕژنووسی کۆنەکە باسی ڕێفراندۆم و جیابوونەوە کرابێت ئەو ڕەشنووسەی سەرەتا و ئەو ڕەشنووسەی ئێمەش خەریکی بووین تقریبا دەتوانم بڵێم نەفەسێکی ناسیۆنالیستانەی ینی با بڵێن جۆرێک لە ئینفیزال جیابوونەوە ینی تقریبا وەکو تقریبا خۆیان لە قسوە کەشو هەوایە کە ئێمە ئەمڕۆ نەبیانی لە عێراق جیابینەوە و یان خەریکی جیابینەوە یا لە پرۆسەی جیابوونەوەی لە عێراقەوانە ئێستا وەزعێکی تر دروست بووە ئێستا زۆر لە مەلەفەکان جارێکی تر ڕۆیشتۆ بەلای حکوومەتی مرکزی و خۆشمان لە خواخوامانە ئێستا مۆزوعی مالی و مۆزوعی نەوت و مۆزوعی عێراق بێ بە شەریکمان و لەگەڵمانە بێت و نانمان بۆ بنێرێ و قوتمان بۆ بنێرێتوانە واقعی گۆڕاوە ئێستا کەشەوە سیاسیەکە نەفسیەکەش گۆڕانکاری بەسراتەوە بۆیە ئەبێ ئەمە واردە ئێستا جارێکی تر بیری لێ بکرێتەوە و بیلەوە بکرێتەوە مۆزوعی سنوورەکان کاتی خۆشی ئیشکاریت بوو تۆ هەرێمی کوردستان تۆ ناکرێت بەسەرم بۆ منە بۆ کوردێک بۆ هەرێمی کوردستان کە دەسووری عێراق احترافی بە ناوچە جێناوکان کرد تو ناکرێت ناوچە جێناوکان کە لای تۆ ناکۆک نییە ئەسڵەن لای تۆ نەیخیتە ناو چوارچێوەی هەرێمەکەتەوە ئەگەن بە نەزەریش بێ خیتە ناوێ تا ئەوڵێ یەکلا بێتەوە ئەی ئێستاکە بەعملی بەشێکی زۆر لەو ناوچانە چۆتە جێر دەسڵاتی حکوومەتی عێراقیەوە کوردیش بەشدار بووە لەو کارە ساتە ریفراندۆمەکە کە کردیان بەشێکی زۆر لە خەونەکان و بەشێکی زۆر لە دەستکەوتەکانیان بەبادا تۆ ئێستا جارێکی تر چۆن معالەجێ ئەو مۆزوعانەکەی ئەنووسی بەم هەرێمەی ئێستاتەوە ئەم سێ پارێزگاکەتم چوار پارێزگایە و ناوچەینەکانەوە یان متەمەسکی بە کەرکووکەوە بە خانشینەوە بە ریفراندۆمەکەیانی پێ دوای وەکو جارە ناوێرن بەڕوونی باز لەم پرسەکەن ئەگەر بێتەوە گۆڕێ هەر خۆی ئەوان ئێستا پاشەکشەیەکی گەوریان نەکردووە بەڵێ پاشەکشێکی گەورە کرا ینی کاتی خۆشی نازم ئەگەر حتمما لەوانەیە لەبیری دوێت لەم بەرنامەی تۆ قسەمان لەسەر ریفراندۆمەکە کرد کاتی خۆی ینی ئەسڵی قسەکەمان لەوە بوو کە ئەم ریفراندۆمە کێشەیە لە ئێستادا نەبوو ئێمە دژی ریفراندۆم بووین دژی سەربەخۆیی بووین نا ئەماوت ئەم ریفراندۆمە ئەسڵەن بۆ لە باربردنی خودی ریفراندۆمە خودی سەربەخۆییە کێشەی دروست قسەکە ئێمە هەمووی سەڵا قسەکە ئێمە ناتایەتە دی ینی قسەکە ئێمە بە پێچوانەوە بواە بەڵام ڕێک قسەکانی ئێمە دەرچوون ناڵم من و ئەوانە بەڵام قسەی هەموو ڕەخنەگرەکان لە ریفراندۆم کەم پێمان بوو تۆقیتێکی خراپە ئالێتەکەی خراپە نیە ئەو خۆشیان ئێستا ئاڵێن بابە ریفراندۆمان وەکو بۆ خۆشیە کرد زانی ڕادیۆ بەڵێوان بزڵێت نەبوو دەوڵەتمان بوو نەبوو جابوونەوەمان بوو حدمان نییە غڵەتی وا بکەینەوە ئەمانە ئێستا با ئاڵێن شەرمیش ناکەن ئەوڵێن من ترسیەوەم هەیە دەستورەکەی بامان شێوە بێت دەستورێک بڵێن کاکە وڵای هەروی سومان ئەم هەرێمە گوناح حبات دەستوری کێ بێتوانە بەڵام دوای بخەنە سەر ڕەفەوە بە ئارەزوی خۆیان تەحکومی پێ بکەن تۆ بۆ منە
وزارەتی پێشمەرگەت هەیە لە ساڵی چەنەوە ئێمە حکوومەتی مشترەکمان تەشکیل کردووە لە هەرێمی کوردستان 2005 باشە تا ئێستاکە وەزیری پێشمەرگەت هەیە جارێ لای پارتی جار لای یەکێتیە جارێ لای گۆڕان بۆ یعنی ئێستاش پێشمەرگە ئێرە لای یەکێتی پێشمەرگە ئێوەش لای پارتیە کەسی ناکات سەرۆکی هەرێم هیچ دەسڵاتێکی لەسەر سەرۆکی وەزیران دەسڵاتی بەسەر تەحەدای سەرۆکی بەڕێزان سەرۆکی هەرێم و بەڕێزان سەرۆکی وەزیران و ئەناکەم بتوانن ئامرفۆجێک ئامری سەریەک لە شوێنێک و بۆ شوێنێک نەقڵ بکەن محاسبەی بکەن و یا جێگری سەرۆکی هەرێم و جێگری سەرۆکی وەزیران بتوانن لە شوێنێک لە دیوەکەیتە لە زێرەبانی ئەوانە بچووکترین تەنەقولات و بچووکترین گۆڕانکاری بکەن ئەمە تۆ دەسبێنێت لە دەستورات دایانێ کە تۆ یەک هێزی چەکدارت هەیە تۆ ئەم هێزە چەکدارە لە چوارچەوەی ونیە لە چوارچەوەی منزومەی دیفاعیە لە چوارچەوەی وزارەتی پێشمەرگە ئەمە تۆ بڕۆ بۆ ئاسایش بڕۆ بۆ هێزی ناوخۆ بڕۆ بۆ محکەمە بڕۆ بۆ دەیان پرس و مەسائلی ترکە زەحمەتە دەستور بتوانێت معالەجێ بکات و دەستورێکی نافذ بێت کە هەمووی پابند بێ پێوە بەم عقلێتەوە بەم ترکیبەی ئێستاکە سپاس دەکەم ناوبڕێکمان دەگرم وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک کورت و دەگرین وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنê ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkel cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab bi şîşey ve bimînin. Prêka kompanya Alton Oz hîndeşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سڵاو ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. كورينو حس يعني سيبر بارنا ئەو چایە خۆشە وەک چاوی ڕەش بێ شیرینی شەکر ژیانی هاوبەش بێ چا بێ چا نەبێ هەر کەسێ هەم نشینی چا نەبێ قەت بێت چا نەبێت ئەمە شتایەکەوە ئیلهام بەخشە مامۆستا ئەمە ڕاستە خۆی یەک چایە بەڵام تێکەڵەی حەوت جۆر چایە ئەمە چای نەورەسە نەورەس بەڕاستی پڕتام و چێژە چای نەورەس تێکەڵەی حەوت جۆر چای کێڵگەکانی سریلانکایە ئەمە خەوچاتێکەڵەکەی نەورەسە من بەس ئەم چای خەبەرم مەکاتەوە یەکێک لە بەرهەمە ناوازەکانی دۆڵفینسی سفرەی سەفەری دۆڵفینسیە. دۆڵفینسی لەگەڵ خواستە هەمە جۆرەکانی ئێوەدایە و باشترینی بۆ هەڵبژاردوون. بۆ ڕازاندنەوەی سفرە و خوانەکانتان بۆ میوانی زۆر و خوانە تایبەتەکانتان سفرەی سەفەری دۆڵفینسی هاوڕێی هەمیشەیتان دەبێت. ڕەنگی جیاواز، قەبارەی جۆرا و جۆر، کوالیتی باش، نرخی گونجاو، سیمای هەرە دیاری بەرهەمەکانمانە. سفرەی سەفەری دۆڵفینسی باشترین جۆر و زۆرترین دانا. دۆڵفینسی بژاردەی کابانی ماڵ بۆ هەر چوار وەرزی ساڵ. دۆڵفینسی باشترینمان بۆ هەڵبژاردوون.
هەیە حەزەکات چایەکەی بۆندار بێ، هەیە حەزەکات بێبۆن بێ، هەیە ئەیەوێت تامی هێلی تیان بێت، هاشا ئەیەوێت هیچ تامێکی تیان نەبێت. بەگشتی هەریەکەمان بە شێوەیەک حەز لە چاکەیە. بۆیە ئێستا چای سەعدەدین لە پاڵچای تێکەڵی چایخانە چەندین جۆری تری چای بۆ ئامادەکردوون و هەمووشیان لە باشترین جۆری چای سەیرانی خاڵیسن. لەگەڵ چای سەعدەدین بژاردەی زۆرت لەبەردەستان. چای سەعدەدین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بڕست کاگەردان بینە سەر مەسەلەی ئەوەی مەسەلەی دەستور و ئازادیەکان. دەستور دەتوانێت ئازادیەکان فراوانتر بکە چونکە ئێستا هەڕەشەیەکی زۆر لەسەر مەسەلەی ئازادیە بە تایبەتی لەو کەیسەی بادینە. نظریان بڵێ بەڵام بە عملی وەک باسم کردن مەرجیە تۆ بۆ منە باسی عێراق زۆر جابێ باسی عێراق چونکە هێشتا ئێمە بەشێکی لە عێراق نازانین تاکەی بەشەکەی لە عێراق لە عێراق خۆ ئەو دەستورە پڕاوپڕە لە جوانترین وشە هیچی جیاواز نییە لەگەڵ دەستوری سویدا لەگەڵ دەستوری فنلەندا دەستوری گوێوان خۆ پیشاندەرە بینین چۆن ئەکوژێ چۆن شەهید دەکرێن چۆن ئازادیەکان چۆن پێشێ دەکرێت سیستەمی حکومڕانی لە عێراق چۆن پێشێ دەکرێتەوە محکەمەی دەستوری ماوەیەکی زۆرە تەجمید بووانە ینی لە کوردستانیش هەتۆ ئەگەر قەناعەتت نەبێت وە تەرکیبەی حیزبەکان لە کوردستان حزبی حکومڕانی گۆڕانکاری بەسەر نەبێت ینی دەوڵەت بچووک نەبێتەوە لە نێو حزبدا وەکەوەی کە ئێستاکە هەیە دەوڵەت بێت و کاتە موسساتی خۆی هەبێ پەرلەمانی هەبێ بۆ نمونەوە کە ئێستا بە شکل هەمانە بەڵام غایبە لە واقعدا محکەمەی دەستوریەکی فعلیت نەبێت کە حل و فەصلی کێشەکان و ئشکالێتەکان بکات و هاوڵاتیەک بتوانێت کەسێک بتوانێت لەسەر مافەکانی خۆی بڕات لە بەردەم دادگا لە بەردەموانە سکاڵای خۆی بکات دەستورێک بە نووسین بە ئینشا هەموو شتانی تێدا بێت بەڵام بە عمل کاری لەسەر نەکرێت پێم وانە گۆڕانکارێک لە ئاسیب ئازادەکان بکات بەس بە چوونی بەرز سێمە نە حکوومەتمان هەیە نە پەرلەمانوانێ دەسەڵاتی دادوەریشمان هەیە لاوازن چۆن پەرلەمانمان هەیە خۆ حکوومەتمان هەیە محکەمەمان هەیە بەڵام محکەمەیەکمان هەیە کە ئێستاکە بۆ نمونە بۆ شێوەیە بریارەدا بۆ شێوەیە مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسەکە بۆ شێوەی مامەڵە لەگەڵ ئازادیەکە بۆ شێوە عینەکانەکە کە بۆ بە مەسخرە ئێستا بەداخەوە مەسخەیەکە کەسمان پێوان خۆش نییە حاکمێکی بەڕێز ساڵانێکی دوور درێژە حاکم و ماڵ و منداڵ و خزم و کەسوکاروانی هەیە ئەساوە بێتە گاڵتەیەک گاڵتە جارەیەک بەو شێوەیە حکمی خەڵکانێک بدا لەسەرەوانە ئەو قەزانەیەکەوان باسیەکەن هی 6 ڕۆژ نییە بۆ من ئینسانێکی لەسەر ئەسڵان قابلی ئەوە نییە کە ئینسان ڕەفزی داوا بێ بکرێت باشە وەکو هەیکەلە هەمانە چۆن ئەنجومەنی دادوەریمان هەیە یاسای هەیە پەرلەمانمان هەیە یاسای هەیە پەیڕەوی ناوخۆی هەیە ئەنجومەنی وەزیرانمان هەیە وەکو باسم کرد وزارەتی پێشمەرگەمان هەیە وزارەتی ناوخۆمان هەیە دەستگای ئاساییشمان هەیە چی و چیمان هەیە ئەمانە بەڵام هەریەکە بەشێکی زۆری دەسڵاتەکان لە دەرەوەی ئەوەیە ینی بابڕێن ئەوەی کە پێوتری حکوومەتی عمیقا یا حکوومەتی سێبەری حەقیقی فعلی ئەوە لە دەستی چەند کەسی ئێستا جاران لە دەستی مەکتەب سیاسیەکانی حزبەکانی بوو لە دەستی ئەوانیش سەنراوە ئێستا لە هەر حزبەکان لە دەستی چەند کەسێکی کەم و دیاریکراوە گروپی بەرژەوەندەکان گروپی بەرژەوەندەکان لە کوردستانە تا دێ بچووکە بێتەوە حەڵقەکەی بچووکترێ بێتەوە زۆرتری دەسڵاتە فعلی و حەقیقیان لە بەدەستی گروپی بەرژەوەندەکانە لە ئێستادەکە تقریبەنەوە دەوڵەتە عەمیقەکەن لە قوڵەکەن لە کوردستانە بەدەستی ئەوانەوە ئەگەر دەستورێکی شەبێت مؤسسە دروست نەبێت لە چوارچێوە دەستورە مؤسسە دروست نەبێت سڵتەیەکی دادوەری ڕاستەقینە و فعلی ئازایانە ئالێتێکە بێ بۆ هەڵبژاردننی دادوەرەکان دادوەر چاوەخواری حزب و کۆمیتە و ناوچە و چی و ئەوانە نەبێت لە هەمان کاتا مەسەرەن هێزی چەکدار نەبێتە بەشێک لە مؤسسەی حزبی بەڵکو بێتە بەشێک لە مؤسسەی نیشتیمانی مەرجعەتەکەی لە کەسێکی و ئەندامی مەکتەبی سیاسی فڵان حزب ئەوە دەرچێت بێتە کەسێکی مەدەنی و ئەمڕۆ منم سبینی تۆی سبینی ئەوی ترۆوانە تا ئەمانە نەکەیت زمانەتی ئەمانە نەکەیت زۆر زەحمەتە تۆ قسە لەسەر ئازیەتەکان بکەیت پێت شوا بێت وهمێکی وا لای خۆ دروست بکەیت هەر ئەوەندە سبینێ بوون بە خاوەنی دەستور کەواتە ئەم وڵاتە بێتە شامی شەریف و ئازادەکان ڕێزی لێگرێ مافی مرۆڤ ڕێزی لێگرێ کۆمەلگامان بێخەوش و بێ نەبێت بەزوو خۆت ئێستا لە مەسەلەی ئازادیەکان سەردەمێکی تاریک دەبینی لە کوردستان ئەوەی ئێستا تێدایە تاتی خراپترە بێت
ینی تۆ باە بە پێچوانەوەی ئێمە لە دوای ئەو هەموو تاقیکردنەوە و تەجروبانەی کە بینیمان بەئاراسەیەکی ترە بڕۆشتایین ینی تۆ بۆ نمونە ینی ئێمە لە دوای ئەو کەتنی ڕیفراندۆمی کە کردیان تووشی ئەو مزایقەیە بووین تووشی ئەو حسارە نێودەوڵەتیە گەورەیە بووین هەرێمەکە پاشەکشەی کرد بەشێک لە هەرێمەکە تو هەیبەتی تۆ لە بەغدا و لە دەوروبەر ئەوانە ڕۆیشت تۆ لە ماوەیە سوالی ئەوە کرد کە جارێکی تر علاقاتی نێودەوڵەتی خۆت بەهێز بکەیت جارێکی تر حسابت بۆ بکری اعتیبارت بۆ دانرێت یعنی وەکو ملەتێکی مەزلوم وەکو ئەوانە تۆ لە پرێکاتی لەسەرەوەی وڵا فلان ڕۆژنامەنووس و فلان چالاکوان ڕۆشتون سەدانی قونسڵەتێکیان کردووەوانە قونسڵێت خۆی داواکە بەردەوام من ڕۆژنامەنووس بەردەوام قونسڵەکان داوایان کردو بمان بینن پەرلەمانتار بوومە بەردەوام وزارەتی خارجی وڵاتەکانی تر ئەوانەی کە معنین بە وڵاتن چکەوان کۆمپانیایان هەیە یانێ بزانن ئەم وڵاتە ئاسایشی چۆنە ئەمنیەتی چۆنە مافەکان چۆن سوڵتەی قەزایی تایدا چۆنەوانە معلوماتیان دەوێت دانیشتن کراوە تۆ لەسەرەوەی دانیشتنێک لەگەڵ ئەمریکەکان کراوە لەگەڵ ئەڵمانیەکان و فەرەنسیەکان کراوە دێی ڕۆژنامەنووسێکی داما و بە 6 ساڵ حکومە دەیتەوەوانە ئەجەگەر خیانەتی عوزمایە مەفروض نییە 6 ساڵ بێت 6 ساڵ بێت بەڵام ئەگەر هەر ئەوە تاوانەکەیەوە عارێکی گەورەی و عیبەیەکی زۆر گەورەی کەواتە ینی تێگەیشتن لە ئازادیەکان پاشەکشەی کردووە تێگەیشتن لە علاقاتی هەرێم و پێویستی ئێمە بۆ پەیوەندی نێودەوڵەتەکانن کە ئەگەرەوە سنگی ئێمەیە با بڵێن ئێمە ئۆکسسیجین لەوانە وەرەگرین ئەگەر زمانەتێک هەبێ بۆ ئایندەمان ئەم وڵاتانن ئەگەر ئەمە تێگەیشتەکەمانە بۆیان تۆ چۆن ئاوا تێکێ دێت ئەمە چه عقلێتێکی ئەمنیە کە تەنها خۆی بینێت و تەنها با بڵێن جۆرێک لە غروری و کبریایی خۆی بینێت لەوەی کە قسەی ئەوێ بڕاتە سەر جا ئەم وڵاتە چی بەسەر دێت وەکو چۆن بۆ ڕیفراندۆمەکە دنیا ڕجای کرد و تکای کرد و بە ئەم قووە گەورانەوە بە ئەوروپاوە بە یۆئێنەوە بە ئەمریکاوە بە هەموو قورسایی خۆی لە هەرێموانە بۆ ڕجاو تکایان کرد کە تاخیر بکرێت چەند مانگێ چەند ماوەیەک و ئەمانە بەڵام لەبەر کبریا و لەبەر غرور و ئەوانە و وعدێک دراوە و تەنازل ناکەم و ئەو قسەیە و دنیا قسە بکە من حسابی بۆ ناکەم تۆ لە ئێستاشدا ئەم هەموو وڵاتانە ئەڵێن کاکە ئەمە مەسخەرەیە ئێوەیکەن ئەمە لەبەر غروری شخصی غروری شخصی حکومداری لە کوردستانە ئەوانەی کە ئێستا غرور و کبریایەکی زۆر بێمانایانە تۆ خەریکە تەجروبەکە خڕبەچی دروست بووە نە یاسە سەروەری تێ نە پرۆژێک خزمەتگوزاری تێ نەوچەیەکی باشت هەیە ئەو غرورە لە چیەوە دروست هەیە لێ کورد یاخوا کورد دەچەکدار لە پشتی خۆی نبینێت تر پێی وایە ناپلونێکە بۆ خۆی پێی وایە هەرقلێکە بۆ خۆی ئێسایش ئەوانە حتمما هێزی چەکدارە بینن خەڵکە بینن کە لایەنگریە کات سێڵوی لەگەڵەگرن ڕست چپڵی بۆ لێدەن ئەوڕۆن لە بڵ بژاردەکان دەنگی پێدنەوە کۆی لەش دەبین ئەوانە بینن ینی وشەی کۆیلن نرخێ ناخۆشە بۆ هاوڵاتی خۆت بەکاری بێنی بەڵام ینی تۆ ئەمانە ئەبینن حتمما جۆرێک لە غرور لایەن دروستە بێ کە ئەوان بکوژ و ببڕن ئەوان ئەتوانن بریار لەسەر چارە باچەوەی کە بەڕێزی دوای سەبوون لەو بریاری دادگا هاتبوو هێنوکە کنسوڵخانەی لە بریاری دادگای کنسوڵخانەی ئەمریکا و بۆ نمونە ئەڵمانیا وەکو تێکدەر وەکو سیخڕ بڵێن ناسێنرابە بۆ پەیوەندە نێودەوڵەتیەکانی ئێمە باجی دەبێ بازەکە دەگاتەوە کۆی ڕیفراندۆمەکەی خود باجی دەبێت پێ دوایە خراپتر بێت ئەگەر چارەسەری نەکەن و زوو فریای ئەو بریارە سەقەتە نەکەون زوو چارەسەری نەکەنەوە لەم ماوەیە جارێکی تر سوڵتەی قەزایی خۆی سوڵتەی قەزایی نەک بیخەنم بە مەکرومە و مەرحەمەی سەرۆکی هەرێمەوەمانە سوڵتەی قەزایی خۆی ئەو هەڵە کوشندەیە خۆی چارەسەر نەکات بەرژەوەندی باڵاکان چکە لە قانونیشە بەرژەوەندی پێش دەقەکەوێت بەرژەوەندی باڵای نیشتیمانەکە وڵاتەکە هاوڵاتی پێش دەقەکەوێت ئەمە یاسایەکە عورفێکی قانونیە ئەگەر ئەمە نەکەن بەرژەوەندی نیشتیمانەکە و میلەتەکە و ئایندەکەی وەکەوەی باسەکرێت ڕابردوومان و 100 ساڵی خەبات و ئەوانەمان نەخرێتە بەرچاو ئەو هەڵە خراپەی خۆیان چارەسەر نەکەن ماجەکە زۆر قورسرە بێ لەوەی ڕیفراندۆم زۆر خراپتریشە بێ ئەو کاتە 3 ساڵ جارە 4 ساڵ جارە بێت چاوەڕێی وەزیرێک بکەن سەفیرێ بکەن سەردانی هەرێمی کوردستان بکە طبیعیە ئەم کنسڵانە مقاتعی هەرێمی کوردستان بکەن تۆ ئەو کاتە کێ تەعامل لەگەڵ ئاکات ئێستاکە تۆ یەکێ لە شانازەکانەوەیە کە هەر سەفیرێک دێت هەر وەزیرێک هەر سەرۆک دێتە هەرێمەکەی ئێوەش لە بەغداوە دێتە هەرێم و مامەڵە لەگەڵ ئەم هەرێمەوە ناکە بەڵام تۆ وا بکەیت کە وەکو دژمن سەیری بکەیت و پێت وابێ پەیوەندی هەر هاوڵاتیەک لەگەڵ ئەوانە ئەوەیە کامیرێت بۆ قونسڵەکان دانابێت و مایکرۆفۆنت بۆ دانێت تەزیلی بکەیت وانە بە چای دژمنکارانە سەریکە ئێوانیش گەمارۆ خەنە سەر هەرێمەکە و نەتایجەکانی زۆر خراپێ بەسەر ئایندەی هەرێمەکە باش لەبارەی هەژمونی حکوومەتەوە بڵێن هەزێکی کرد لەو ماوەیە سەبوون من هەر چەندە دەستور بڵێن مەسەرەی دەستور کە دەڵێ بۆ ڕێخستنی پەیوەندی نێوان دەسەڵاتی جێبەجێکردنی یاسەدان دادوەریە من لەو واقعی کە خۆمان تێدان حکوومەت هەژمونی زۆر پەیدا کردەوە بەسەر پەرلەمانە بەسەر دەسەڵاتی دادوەریە وەکو حکوومەت هەژمونێکی زۆری هەیە زۆر
يعني حكومة جاري موضوع دستورەکە یەک فقرە هەیە زۆر گرنگە باسی کەم ئەزانین دەستور بۆ حاڵەتی زۆر جار بۆ حاڵەتی نائاسایی دانرێت یعنی دەستور تەنها بۆ حاڵەتێکی ئاسایی نییە چکە تۆ لە حاڵەتی ئاسایی ئەزانی هەڵبژاردنەکرێت لەسەر ئەساسی هەڵبژاردن حکومەت تشکیلەکرێت وان ناکرێت بەڵام دەستور کۆمەڵی وردەکاری بۆ باسەکە حاڵەتی نائاساییە بۆ نمونە سەر و کۆمارت مرد سەرۆکی هەرێمەکەت وای لێ هات بۆ نمونە حکومەتەکە استقالەیدا پەرلەمان استقالەیدا پەرلەمانتارێک وازیێنە چۆن معالجەیەمانەکە یعنی هەموو حاڵەتە نائاسایەکانە حاڵەتی تەواوی چۆن ئەعلانەکرێت لە وڵاتە چی ئەکرێت ئەم وردەکاریانەی کە علاقی بە حاڵەتی تەواوی دەستور ئەوانت بۆ ڕوونەکاتەوە دەستور زۆرتر دەتوانم بڵێم نووسینێکە دقێکە بۆ حاڵەتە نائاسایانە بۆ حاڵەتە ئاسایەکانی تر نۆرماڵەکان و طبیعیەکانەوە لە هەموو دەستورەکانە هەیە و معلومیشە چۆنە و بە قانونیش تۆ توانی معالجەی بکەیت بۆیە ئەمە ینی ئەسلی مۆزوعەکە ئەوەیە بەڵام پەرلەمان لە کوردستانە من ئێستا بڵێم وڵا ئەمە ساڵ و 2 ساڵێکەوە ئەم پەرلەمان ینی لە ماوەی سەرەتای گەرموگوڕەکەی 92مانەوە واقعی سیاسی تازەوەمانە گەرموگوڕێک و موقعەتێکی دوای پاشەکشەیەکی گەورەی کرد خول دوای خول پاشەکشەی کرد ڕاستەکەی نەبێ بە ئەو خولەی کە سەرۆکایەتەکەی لای ئۆپۆسیۆنی جاران بوو لای گۆڕان و لای کۆمەڵ و لای لایەنەکانی تر بە پشگیری لایەنەکانی تروانە بوو پەرلەمان خەریک بوو تووشی ئەبوو بە موسسەیەکی فعلی ڕاستەقینە حکوومەتی بانگ کرد هەیبەتی هەبوو خەڵک هیوایەکی لێبوو چاوی لێ کردووانە ئێستا بەداخەوە ینی ئاسی پەرلەمان ئەوەی عێراقیش نەکرد ئەوەی کوردستان تا دێ بەرەو لاوازیەڕە تا دێ هاوڵاتی هەستناکە ئەمە نوێنەری ئەوە هاوڵاتی هەستناکە ئەمە بەرگری لە ئەوە کاتوانە خەریکی چە لە حانێ و کێشمەکێشی ناوخۆوانیان و ملت و ژیانی میلەتەکە و ئەو فقر و فەلاکەت و نەبوونی و کێشە و ئەوانە هەیە ئەوەی کردە یعنی لەسەر مۆزوعێکی دۆسیەکی ئاوا بۆیە پەرلەمان هەموو یەکدەنگ بۆیە بەجیا لەین حزبی و مزبی و ئەمانە بۆیە پەرلەمان بیوتە ئەمە قیەمی کۆمەلگاکەمە قیەمی ئەمە مافی هاوڵاتیانە قبولم نییە پێشێل بکرێت جا زەردە سوورە سەر بە فڵان حزب ئەوانەیە ممکن نییە لەسەر ئاساسی ئازادی و ڕێی و قسەکردنی و ڕەخنەکانی ئەوانە تۆ بێ بۆیە لە ئێستادا حکومەت لەناو حکومەتیشدا عقلێتە بەرتەسکەکە کە تەنها خۆیە بینێت و موقعێت و وەک باسم کبریایی خۆیە بینێت ئەوەی ئێستا زاڵە ئەمە پاشەکشەیەکی گەورەمان هەموو مؤسساتەکان لە کوردستان سوڵتەی قەزایی پاشەکشەی کردووە کاک حەکیم سوڵتەی پەرلەمانی زۆر پاشەکشەی کردووە ئەگەر لە خولی داهاتووە بەم ڕتمە ئیدامەی بدرێت کارەساتێکی گەورەی و کاتە ئێمە ینی هەرە بێتە مەجلس وەتەنیەکەی جاران و ئەمێتە پەرلەمانێکی زۆر کارتۆنی یعنی زۆر کارتۆنیانە بوون و نەبوونی لە نەبوونەکەی لەوانێ باشتر بێت و کاتە گلەیشمان بەس لەناو حکوومەتە ئەگەر بەس ڕۆلانەکانی ترچی ئەگەر بەس عاقڵێتێک بەس خۆی ببینێت بە سەڵاتدار بێ بە چۆنی بەڕێز سەرێشێ بۆ خۆم دروست نەکەم بەم قسەیەم ینی نازانم وا هەندێک جار وا احساسێکی واکەم کەس لە ئەنجومەنی وەزیرانە بەرامبەر بە سەرۆک وەزیران کورد گوتنی نەڵێ لەل حرفێک نەڵێ نازانم ینی ئەو هەموو بەیاننامە دەرەکرێت بەشێکی زۆری لەگەڵ هەموو و بەها و قیەمانەی کە حزبەکە لە بەیاننامە ڕسمیەکانی خۆیانە من باسی کۆن ناکەم بەها کۆنەکانیان و قیەمەکانیان کە لەسەری دروست بوون و ئەو بەرنامە گەورەیە کە چوونەتە ناو حکومەت بووە نا هەر خۆی حزبەکە بەیاننامەیەک دەرەکات دش بە شتێک بەڵام لە ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنی وەزیران بە شێوەیەک تەسریحەدات زۆر جیاوازە لەگەڵ بەیاننامەی پێکهاتەکانی حزبەکان ڕێک تعبیر بۆ نمونە لەم قەزانەی ئەم ماوەیە تعبیر لە پارتی ینی بەیاننامەی ئەنجومەنی وەزیران لەگەڵ بەیاننامەی مەکتەبی سیاسی پارتی لەوانەیە لە وشە جیاوازیەک لە چەند وشەیەکە جیاوازیە بە دەقاودەق بەیاننامەی ئەنجومەنی وەزیران ڕێک باشە کاکە ئەنجومەنی وەزیران یەکێتی تێدایە گۆڕانی تێدایە لایەنی ئێوە حوزورتان چییە قسەتان چییە ینی هەندێک جار لەگەڵ حورمەت و ڕێزی زۆرم وەکو مەلا مەزرگوتنی بۆ هەموو ئەو بەڕێزانی کە لە ئەنجومەنی وەزیران و دڵنیاشم کەسی خەمخۆر و دڵسۆز و هاوڕێ و ئەزیزن ینی هیچ لاریم لە کەسایەتیوانیان نییە بەڵام ئەحساسی خەریکە دروستە بێت لای من ئەوە دروست بووە بێ لای هاوڵاتی تریش لەوانەیە قوڵتریش بێت لەوەی کە پێچێ لە ئەنجومەنی وەزیران کەس جورئەت نەکا بڵێ نەخێر قبوڵم نییە ئەگە بۆ ئەو بەیاننامە دەرکرێت من ڕوونکردنەوە دەمەڵێمە ئەو بەیاننامە سەدا و دەنگی سەرۆکی وەزیرانە هی ئێمە نییە چکە بەیاننامەی ئەنجومەنی وەزیران قراراتی ئەنجومەنی وەزیران تەزامونیە بێ پێکەوە ئەنجومەنی وەزیرانان تەنها سەرۆک وەزیران نییە سەرۆک وەزیران دەتوانێت خۆی بەناوی شخصی خۆیەوە شت بڵێ و شت بکاتوانە بەڵام ئەنجومەنی وەزیران ئەبێ پێکهاتەکان یا بە شێوەی دەنگدان یا بە هەر ئالێتێکی ترکە لە پەیڕەوی خۆیان هەیە قسەی لەسەر بکەن زۆر بەکوتی لەبارەی حکوومەتەوە ئەم حکوومەتە تاسە دەتوانێت بەردەوام بەم ناکۆکیانەوە هیچی پێ دەکرێت وڵی بەردەوام لەم واقعار و بۆ بەردەوام نابێت ئەتوانێت بەردەوام بێت و ئەتوانێت ئەوە بکە بەڵام
چۆن بەردەوامبوونێک بەردەوامی بەچیەدا بە خۆشگوزەرانیەدا بە سەروەری هەرێمەکەدا بە ئایندەی هەرێمەکەیەدا بە بچی ئێدات ئەو پرسیارە ئەسڵێکەیە لای تو بەردەوامی بە کامیان دەدا وڵی بەردەوامی بە ئیسبدادەدا بەردەوامی بە پێشلکردی مافی مرۆڤدا بەردەوامی بە فقر و هەژاری هاوڵاتیانەدا بەردەوامی بە عقلێتێکەدا کە پێناچێت جێگایەک بۆ جیاوازی و بۆ ڕایی جیاواز و بۆ ئشتیادی جیاواز و بۆ کاری ڕۆژنامەنووسی و کاری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و بوونی حزبی تر و بوونی پەرلەمانێکی فعلی و حەقیقی و بوونی سڵتەیەکی دادوەری ڕاستەقینە و دوور لە دەسڵاتەکەی ترۆ دانێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز کاکادنا عوسمان ئەندامی لیژنەی پێشووی ئامادەکردنی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان هەروەها ئەندامی پێشووی پەرلەمان کوردستانی سپاس دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس باوکارانم تا بەرنامەی دیکە خواتان لەگەڵ